شوان هەورامی ئاوەدانیەکی ئارام. کاک شوان هەورامی مامۆستا شوان هەورامی مناسی. پیاوێک بە ویقارێکی گەورەوە. عەبدوڕەحمان کاکەوەی زومەر ناوێک کە توانی لەگەڵ منداڵی ئەم زاتەدا پێڕۆچکە بێ و دارەدارەی ژیان بکات. عەبدوڕەحمانی کوڕی کاکەوەیز لە قۆناغی منداڵی و مێرد منداڵیدا ژیان با قورسایی و سەنگینیەکی زۆرەوە بە شوێن خۆیدا ڕادەکێشێ. ئەو بە عەبدوڕەحمانێکی عالوسالەوە لەو سەرەتای منداڵیەوە کامەی گۆچانی شوانی دەگرێ بەدەستەوە و دەتوانێت لەو پێدەشتی شارەزور و دەوروبەری هەڵەبجەدا بێت و بچێ. پەلکی تووتن بە پەتی وشک بوونەوە بکات بۆ ئەوەی خەڵکی بەژمەینەتی وڵاتەکەی سیغاری مەراقێکی درێژی بۆنداری لێ بپێچنەوە. هەمانە و گەنجی کە دواتر دەست بۆ وشە دەبات و پەنجەکانی لە گەردنی ڕۆژنامە و گۆڤارەکان گیر دەکات. کوڕینا و پەرێزەکانی فەلاحەت دەبێت و بازوە بەهێزەکانی لە قورگی ڕۆژگارە سەختەکانی دەی هەفتەکان گیر دەکات بۆ ئەوەی لوقمەی حەڵاڵی خێزانەکەی لێبستێنێ. ئەو پیاوە بە سوودەی سەرەتاکانی کاری پڕ لە بەرەکەتی کاروانی ئیسلامی لە ساڵی 1960 لە گوندی تاوێرەی هەورامان و لە دایک و باوکێکی هەورامی لەدایک بووە بەر لەوەی بیر و خەیاڵی منداڵانەی بە ڕووی دنیادا بکرێتەوە زێدی خۆی بناسێ. ماڵیان لە تاوێرەوە باردەکات بۆ پێدەشتە سەوزەکانی شارەزور و لە تەنیش هەڵەبجەکەی ئەحمەد موختار جاف و لە گوندی عەنەب نیشتەجێ دەبن. ئیتر لێرەوە چاوەکانی دەکاتەوە و دیمەنەکانی دەوروبەری مانایەک بەبوون و مانەوەی دەبەخشن. ئەگەرچی تەمەنی هەندێک هەراش دەبێ، بەڵام قوتابخانەی عەنەبوەری دەگرێ و پاشان لەبەر زیرەکی و لێهاتووی لەلایەک و ئەدەب و ڕەوشتە بەرزەکەی لەلاکەی ترەوە هیچ کەسێک باسی تەمەنی لەگەڵدا ناکات. ئەو سەرەتا لە عەنەب دەچێتە قوتابخانە و قەدەر بە زەمانێکی دوور و درێژی خوێندندا دەیباتە کۆلێژی کارگێڕی و ئابووری لە شاری مووسڵ. ژیانی عەبدوڕەحمان لێرەوە کۆتایی دێت. ئیتر ژیانی بەناوێکی تر و بە تێگەیشتنێکی کامڵ و خەون و خولایەکی تر دەست پێ دەکات. شوان هەورامی ئەو ئاوەدانیەی ئارام ئارام بە هەورازەکانی ژیاندا سەردەکەوێ. مناڵی من لە گوندی تاوێرە سەر بە ناحیەی بیارە لە دایک بووم، بەڵام مناڵی ئەو سەردەمەم لە یادە نییە لەبەرەوەی کە لە تاوێرە نەماوینەتەوە. 1-2 ساڵێ بۆ کشتتوکاڵ هاتوینەتە دەشتی شارە زۆر. دواتر لە کۆتایی شەستەکانە لە 69 لە گوندی عەنەبی ترگیرساوینەتەوە تا 88 لەوێ ماوینەتەوە. مناڵی من لە عەنەبە چاوم کردوێتەوە، یعنی وەکو هەموو مناڵانی لادێ لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ کشتتوکاڵ و لەگەڵ دەشت و دەر و لەگەڵ باران و لەگەڵ ئەو ژیانەی کە کوندنشین هەیەی سەرەڕای هەموو ئەوەش کە کورد ینی بەعام ئەکەوێتە ناو حاڵەتێکی تر، ئەوش کەشی جەنگ و ململانەیەک کە ینی ئێمە لەگەڵەوە چاومان کردوێتەوە. بە تایبەت ینی ئێمە سەرەتای خوێندنم لە 1972 دەستی پێ کرد کە 2 مامۆستامان هەبوو، مامۆستای قوتابخانەی کچان بوون. ئەڵبەتە قوتابخانەی کوڕان وەریان نەگرتم لەبەرەوەی تەمەنم 5 ساڵ بوو. ئەوان بە ئیکراهەوە وەریان گرتم، کە وەریان گرتم وتیان با گوێ بگری ئەم ساڵ، بەڵام سواز بۆ خوا لە هەموو قوتابیەکان زیرەکتر بووم، بە یەکەم دەرچووم. ئیتر خۆم قوتابیەتەکەم سەری گرت، ینی خۆی سەپاند، تەمەنیان لەبیر کرد. بەڵامی تر بۆ دووەمین ساڵ کە ساڵی 73 و 74ەکە ئەوە بوو شۆڕش ئەو ساڵی دەست پێ کرد خوێندن، خوێنرا و کارت درایەوە، بەڵام ئەو ساڵە حساب نەکرا. دواتر کە شۆڕش ڕووخا لە
لە 75 ساڵی 76 دیسان پۆلی دوومان دەست پێ کردەوە هەتا دووی ناوەندی لە عەنەب خوێندم دواتر ناوەندی و ئامادەیم لە قوتابخانەی ئامادەیی هەڵەبجە کە ئێستا قوتابخانەی ئەحمەد موختار جافە لەوێ تەواو کرد. ئێمە لە تەنیشت خوێندنا من خۆم بۆ خۆم ئێمە بزنمان هەبوو یعنی شوانی کار بووم ئەو تاقەی کە ئەڕۆشتم بۆ خوێندن ئەمە خوێند تاقی دووەم کە هاتمەوە ینی بۆ ماڵەوە ئەچوون بۆ شوانیە تا بڵێن تا ئێوارە شەودا ئاهات یعنی ئیشەکەی من ئاوەها بوو اینجا بەهاریش کە دەستی پێ کرد هەتا پاییزێکی درەنگ ئێمە تووتنمانە کرد لە کشت و کاڵا بووین لەبەرەوە ئەوەی کە گەورەکانە یان کرد ئێمە شەمان کرد وەکو مناڵ با بڵێن خاڵەشوان کە بۆ من خاڵە ئەم کەسە نەک بۆ من بۆ تەواوی بنەماڵەکە میهرەبانترین کەس بووە خۆشەویستترین کەس بووە بە ئومێدترین کەس بووە هاندەرێکی زۆر باش بوو لە هەمووی گرنگترەوەیە کە قەڵایە بۆ هەمومان قەڵا بوو بۆ هەمومان پاڵپشتێک بووە کە هەرگیز شتێکی وا زەحمەتە لە مێژوە باسیت وەکو ئێمە لە ناو بنەماڵەکەی خۆمان ناچۆ نەیبینین ئەم کەسە هەر کاتێ ویست بێتت قەڵغان بۆ بێت هەر کاتێ ویست بێتت باوک بۆ بێت هەر کاتە پێویست بوو بێ مێرەبانی دایکی پێدای هەر کاتە پێویست بوو بێ هاوڕێت بوو وێ سەختە تۆ بە وەسفیکەی لە چەند دەقەیەکە یا چەند خولەشیەکە ئێمە لە کەش و هەوایەکی بڵێن شۆڕژگێڕیا بووین فکری شۆڕژگێڕی و فکری پێشمەرگایەتی و اینجا هاتنی فکری مارکسیست لێنینیست و سەرەڕای ئەوەش هەبوونی فکری ئیسلامی لە منطقەی هەڵەبجە ئێمە ینی ڕاستیەکەی کەوتبووینە ناو ئەو ململانەیەوە وەکو کە ئەمان خوێندنەوەشمان و بیرکردنەوەمان کەوتبوویە ناو ئەو ململانەیە جا ئەمە وای لێ کردبووین کە پەیوەندی بەو دەرس و دەورانەوە بکەین کە نزیک بوو لە فکری خۆمان وەکو باگراوندی ئیسلامی خۆمان و قورئان خوێندن و کتێبە فکریەکان ئەو کاتەکە دەرەچوون ئەوانەمانە خوێندەوە من بۆ خۆم یعنی لە ڕاستیە لەوانەیە بڵێم لە گەنجە ئیسلامیەکانی تریش کەمێک لە پێشتر بوو بم لەوەی کە لە خوێندنەوە من زۆر وەکو کتێبی ئیسلامی و کتێبی نائیسلامیشمە خوێندەوە ئەو کتێبانەی کە دەرەچوون ئەمە خوێندنەوە مەسەن بۆ نمونە بیردۆزی نیسبی ئەینشتاین 3 جار 4 جار خوێندومەتەوە زۆر لێ حاڵی نەبووم بەڵام هەرم خوێندەوە بۆ شتێکی لێ هەڵکڕێنم کتێبی وا هەیە کتێبی ئەلقادە لە ئەڵمانیا تەکەلەمون کتێبێکی مێژوویە باسی جەنگی جیهانی دووەمەکە 2 جار 3 جار خوێندومەتەوە کتێبی حربی عالەمی یەکەم و دووەم ئەمانە یعنی ئەو کاتێک کە پارە زۆر ڕەواجی هەبوو من 7 دینار و نیوم داوە بەم دوو کتێبە یعنی خوێندوونمەتەوە لەبەرەوە ینی ئێمە مەشغوڵی ئەم ململانە فکریە بووین لە لایەتی تەمەنیە کارەساتی زۆر گەورەی بەسەرا هاتووە دایکی لەدەستداوە باوکی لەدەستداوە برای لەدەستداوە خوشکی لەدەستداوە خوشکەزە پووری مامی ئەم هەموو کەسە بە کەس و کارەکەیەوە و مانەوەی ئەو لێرە بەم قەڵایە ماوەتەوە ئەوە گرنگە نەک لەوەی کە ماوەتەوە وەک کەسێکی سادە بمێنێتەوە یعنی وەک کەسێکی سادە بمێنێتەوە ئەوەی کە ماوەتەوە ئەم هورە و ئیرادە بووە کە هەر کاتێک بینی بێتمان ئێمە بووین بە ینی بە شتێکی زۆر جیاواز هەستمان کردووە کە ئیتر ینی کەسێک نییە بوێرێ بتوانێ ڕوبڕوومان بێت نەک لەوەی کە ئەم زاڵم بێت نە لەبەرەوەی ئەم قەڵایە لەبەرەوەی پارێزەرمان بووە من وەکو خوشکەزایەکی
لە 5 ساڵیەوە دایکم لە دەستداوە بەڵام میهرەبانیەکەی بۆنی دایکی پێداوە لە 2 ساڵی باوکم لە دەستداوە باوکەتی بۆ کردو لە کۆتایی هەفتاکانە ئێمە چەند مامۆستایەکمان هەبوون مامۆستاکان هەم پەروەردە بوو هەم فێرکردن بوو بەڕاستی مامۆستای زۆر چاک بوون کتێبەکانی مامۆستا شێخ عەزیزی پارەزانیانە هێنا ئەوانەمانە خوێندەوە وردە ئاشنایەتیمان پەیا کرد لەگەڵ تەیاری ئیسلامیە جا دوای ئەوە لە مزگەوتە یعنی دەستمان کرد بە خوێندنی جوزئی عەمە و ئەو دەرسە سادانەی سەرەتای مناڵی دواتر لە هەشتاکانە لە بیدایەتی هەشتاکانە ئیتری ئێمە وەک بڵێ قۆناغی دەرس و دەورەکەمان گەورەتر بوو گرنگتر بوو لە قورئان خوێندنە من بۆ خۆم بە نیسبەتی خۆمەوە زۆر سوودم لەم قۆناغیان بینی ئەویشەوە بوو کە مامۆستا عوسمان حەمە ئەمین مامۆستا جوتیاری شاعیر ئەو هات لە عەنەب دەرسێکی هەفتانەی قورئانی هەبوو من زۆر سوودم لە قورئان خوێندنەکەی ئەو بینی بەڕاستی قورئان لە ئەوە فێر بووم ئەوە ئادابی ئیسلامی و پەروەردەی ئیسلامی و ئەوانە من قەرزاری ئەوم خوای گەورە تەمەندرێژی بکە سەرەڕای ئەوەش من کە تێکەڵی خۆم بۆ خۆم تێکەڵی شیعر و ئەدەب و ئەوانە بووم زۆر سوودم لە مامۆستا جوتیار بینی کێشی پەنجە و شێوازی شیعر و یعنی ئەو مەدرسە شیعریانەی کە هەبوون ئاشنای کردین لەگەڵیا لە ڕاستیە دوای ئەوەش ئێمە هەر 15 ڕۆژ جارێ بۆ شیعر کۆ بووینەوە لە ماڵی ئەوان ئەنی من سوودێکی ئێجگار زۆرم بینی لە مامۆستا جوتیار دیارە من سەرەتای ناسین و ئاشنابوونم بە کاکشوان هەورامی دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی هەشتاکان تقریبا ساڵی 83 بەرەوژوور ئەو کاتێک کە بڵێن زانایانی ئاینی هەڵەبجە کە گرنگیەکی ئەو تۆیان دەدا بە ئاهەنگەکان یادی لە دایک بوون وەکو وەسیلەیەک بۆ گەیاندنی بانگەوازی ئیسلامی کاکشوان یەکێک بوو لەو شاعیرانەی کە ئاهەنگەکەی گەرم و گورتر دەکرد لە ئاهەنگەکانە شعری دەخوێندەوە و شعری دەوت پاشان کاتێک کە ڕۆشمە قۆناغی ئامادەیی قوتابیەکم بینی بە سیمایەکی کوردانە کە زۆر شاز و نادر بوو بڵێن لەو کاتانە لە سەردەمی ڕژێمی باسا قوتابیەک بە جلی شاڵەوە بە فەرەنجی و کڵۆباڵەوە بێت دەوامی قوتابخانە بکە ینی پۆشاکەکەی سەرنجی ڕاکێشام چونکە خۆیم دەناسی و بڵاوکردنەوەی کتێبی هۆنراوەکانی تایبەت بە خۆی لە ساڵی تقریبەن وازانم 85 بوو یەکێک بووم لەوانەی کە پێشەوەی کە کتێبەکە بڵاو ببێتەوە ئیشتیراکم کرد بۆی کاتێک کە کتێبەکە گەیشت من بیکڕم قۆناغی ئامادەیمان بەو شێوازە تەواو کرد ئەڵبەتە وا دەزانم ئەو ساڵێک قۆناغێک لە پێش منەوە بوو ئەو لە قۆناغی لە بەشی ئەدەبی بوو من لە بەشی زانستی بووم بەڵام هەردووکمان لە ئامادەی هەڵەبجەی کوڕان بووین من یعنی هەر بە تەبیعەتی حاڵ لە هەشتاکانە زۆرم حەز لە کۆکردنەوەی ئەرشیف بوو ئەرشیفی سەوتی بۆ نمونە مەسەرەن شەڕەکانی ئێران و عێراق بەیاننامەکانی جێشی عێراق و ئێران کە بەسەن دەرەچوو لە شەڕەکانە هەموو ئەوانەم تۆمارە کرد یعنی نزیکەی لەوانەیە بڵێم 60 کاسێتم هەبوو لەو بارەوە هی رادیۆکانی کوردستان گەلی کوردستان و رادیۆی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان و ئەوانەیانی هەموو ئەوانەم هەبوو ئەمە یعنی خولیایەکی یعنی شخصی من بوو کە حەزم لە ئەرشیف بوو هەنی پێش ئەوەی کە بچمە ناو ڕاگەیاندن بەڵام دوای کیمیاوی هەڵەبجە کە چوومە ناو بزوتنەوەی ئیسلامی ئیتر من لە دەی هەشتی 1970ەوە بووم بە ئەندامی ڕاگەیاندنی ناوەندی بزوتنەوەی ئیسلامی
ئیتر لەوێەوە تێکەڵی کاری ڕاگەیاندن و کاری نووسین و ئەو کارانە بووم کە ڕاگەیاندن ئەیکرد ئەو کاتە. ڕۆژتە مەکتەبی ڕاگەیاندن ئەو کاتە کە هات تا مانگی 1970 بەرکەوتنی تازەشم ئەو کاتە بوو کە ئێمە مەفرەزەیەک بووین لە هێزی نەسر بۆ پشتیوانی لە هێزەکانی حەمزە و هێزی شافعی کە ئەو کاتە لە قەڵاتوکان هێرشی ڕژێمی باسییان لەسەر بوو مەفرەزەیەکمان تەشکیل کرد کاکشوان وەکو نوێنەری مەکتەبی عەلام هات لەگەڵمان بۆ مەنتیقەی شێخ ئایش و گۆمی کرمە سووران و قڕناخە و پشتاشان و ئەو مەنتیقانە کە ڕۆژگارێکی زۆر پێکەوە بووین شان بەشانی پێشمەرگە ئەویش وەکو نوێنەری مەکتەبی عەلام لەگەڵمانە بوو. بەو شێوازە بڵێن ئەو قۆناغانم لە پێش ڕاپەڕی نەگەڵ کاکشوان تەواو کرد. 2000 کاکشوان هەر لە مەکتەبی ڕاگەیاندن مایەوە ڕاگەیاندنی زوتنەوەی ئیسلامی ئێمەش لە وەردوگاکان نبووین و بەردەوام من سەردانی مەکتەبی ڕاگەیاندنم دەکرد بەهۆی تێکەڵیمان کە هەر خەڵکی یەک مەنتیقە بووین و کاکشوان بوو بە زاوای کاک حەمەکەریم فەرج کە خزم و کەسی ئێمە بوو ئەوەش بەشێک بوو لەوەی کە ئاشنایی و تێکەڵیەکە و بەریەکەوتنەکانمان زیاتر بێت. من لە ناوەڕاستی دەیە نەوەتەکان بە دروستی لە ساڵی 1994 بەدواوە مامۆستا شوان هەورامیم ناسی. ئەو کات ئەو ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی بوو وار کاتێک کە دەهات بۆ سەرکردایەتی من ئەم پیاوەم بەرچاوە کەوت. لە لایەکی دیکەشەوە ئەو لەبەر ئەوەی کە سەرنووسەری ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بوو ناوێکی ئاشنا بوو بۆ هەمومان و دەمازانی کە شوان هەورامی چێە. تەمان مامۆستا شوان هەورامی لەو سەرەتایە کە من بینیم پیاوێک بوو حەسد دەکرد ینی باغ تەنانەت بە دەرکەوتن و بە جلوبەرگی شەدا ینی پیاوێکی بە ئاتەچێت بوو هەمیشە دەستی جلی کوردی خاوێنی لەبەرا بوو ئەو کاتە کڵاو جامانەشی ئەبەست و هەروەها کەسێکی خوێنەوار دیار بوو چونکە یا جانتایەکی لەژێر باڵیا بوو یا بە بەردەوامی کۆمەڵە نووسراو هەبوو کۆمەڵە نووسراوی پێ بوو کە نیشانەی ئەوە بوو کە ئەم پیاوە گرنگی بە خوێنەواری و گرنگی بە بواری خوێندنەوە ئادات. کاتی پێش ڕاپەڕین لە ڕاستیە زۆر قرس بوو دەرکردنی ڕۆژنامە. ئێمە گۆڤارێکمانە بوو دەنگی باوەڕ ئەوە مانگانە دەرەچوو بەڵام بۆ ڕۆژنامە حەزمانە کرد ڕۆژنامە دەرچێ ڕۆژنامە دەرکەین توانای ئەوەشمان لەوانەیە بڵێم هەبوو بەڵام توانامادیەکە نەبوو توانامادیەکە نەبوو لەبەرەوە دەرک چوونی ڕۆژنامە کەوتە دوای ڕاپەڕین. ئەویش لە ڕاستیە من وەکو خولیایەک دەرکردنی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی وەکو خولیایەک وابوو لەلام. دەمێک بوو لە ساڵی 90ەوە من تایتەڵەکەیم هەڵگرت بوو کاک ڕزگار هەولێری تایتڵەکەی نووسی بوو بزوتنەوەی ئیسلامی. من ئەمەم هەڵگرت بوو لە لای خۆم یعنی بۆ ئەوەم هەڵگرت بوو کە ئەمە وەکو تایتڵی ڕۆژنامەکە وابێ. ئیتر ساڵی 92 ئەو هەلە ڕەخسە ئەویش مەکتەبی ڕێخستن ڕەخساندی نەک مەکتەبی ڕاگەیاندن. من ئەو کاتە کاکامیلی حاجی عەلی پێم وت لەگەڵ یا کردمەوە وتم ئێمە توانین ڕۆژنامەیە دەرکەین بەم شێوە بەو شێوە بەو شێوە یعنی قەناعەتم پێ کرد کە دەرچوونی ڕۆژنامە شتێکی ئاساییە و لە توانە و دەسەڵاتی هەم سەقافی هەم توانای ڕۆژنامەوانی ئێمە هەیە. ئەویش لە ڕووی مادیەوە وتی منیش لە ڕووی مادیەوە دەعمتانەکەم. ئەوە بوو یەکەم جار مەکتەبی ڕێخستن ینی بووە سپۆنسەری ڕۆژنامەکە دەرچوو وەکو ئەساسیاتی کارەکەی ئێمە وەکو بناغەی کارەکەی ئێمە عاشقی ئیشەکە بووین وئیلا ئێمە کەم و کورتیمان زۆر بوو ئێمە تایپێکمان هەبوو ئێمە دیزاینەرمان نەبوو ئێمە کۆمەڵێک کەم و کورتیمان هەبوو کە دوایی لە ژمارەکانی دواترە ینی تێروتەواو بوون
و ئەگەرنا لە سەرەتایە ئێمە کێشەمان زۆر بوو، گیر و گرفتمان زۆر بوو. سەرەتا ئێمە بە جیهازێکی ڕۆنیۆ ینی دەرمانە کرد، زیراکسێک دەرمانە کرد، چەند عەدەدمان لێ دەرەکرد، بەڵامی تر لە عەدەدی 4ەوە بردمانە چاپخانەی ڕۆشنبیری هەولێر، لەوێ دەرمان کرد کە بە تیراژی 2000 دانە چاپمانە کرد. زگرەوەی کە خاڵم بووە پەیوەندیکی خێزانیە خزمایەتی خاڵ و خوشکەزا بووە، باوک بووە، میهرەبانی دایک بووە، لە هەمووی جوانتر هاوڕێم بووە. هیچ کات نەبووە من وەکو کەسێک لێ بترسم، هیچ کات نەبووە وەکو باوک لێ بترسم یا دایک بترسم. من ناوم عەبدوڕەحمان کاکە وەیس عومەرە، بەڵام خەڵک لەوانەیە خزم و ناسراوی ژەر بەو ناوە نەمناسن، لەبەرەوەی کە من شوان نازناوی شیعری منە، لە هەشتاکانەوە پێی ناسراوم و دیوانێکی شیعریم هەیە بەو ناونیشانەوە سۆراقی ژیان. لەبەرەوە ئەمە ناوێک بوو کە ینی هەبوو، بەڵام دوای دەرچوونی ڕۆژنامە ئیتر ینی ناوەکە فراوانتر بوو. شوان هەورامی بەو حسابەی کە من هەورامیم، دایک و باوکم هەورامین وە لە بنەماڵەیەکی هەورامیم، لەبەرەوەش ئەو نازناوە هەڵگرتو. لە پاش ڕاپەڕین دیارە کاکشوان بوو بە ئەندامی کارای مەکتەبی عەلامی دزەتنەوەی ئیسلامی، منیش لە بڵێن مەڵبەند و پاشان فەرماندەی هێزوو لە مەکتەبی عەسکەری ئەوانە لەو ماوە تا ئەندازەیەک دابڕان ڕوویدا تاکوونەی ڕووداوەکانی پاش 2003 و داگیرکردنی عێراق لەلایەنی ئەمریکاوە و موشک بارانکردنەکانی بارگاکانی کۆمەڵی دادگەری لەلایەن هێزەکانی ئەمریکاوە و هەڵوەشاندنەوەی مەکتەبی عەسکەری، ئەو وێزگەیە کە من حەزم لێ بوو کاری تیا بکەم و ڕائەوەی کە ئەندامی سەرکردایەتی بوو، مەکتەبی ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری بوو کە کاکشوانیش ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن بوو. هەردووکمان پێکەوە نزیکەی 4 ساڵێک واتە لە نێوانی دوو کۆنگرا لە مەکتەبی عەلام بووین. وێ ڕائەوەی کە کاکشوان ئەندامی مەکتەبی عەلام بوو، کاکشوان نوێنەری کۆمەڵیش بوو لە لقی سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان کە کادیرێکی کارا و کارامەی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان. ساڵی 94 کۆنفرانس 4 گیرا من بوو مەستەر ئەندامی سەرکردایەتی. ئیتر دوای ئەوە من وەکو داباشکردنی پۆستەکان بوومە بەرپرسی ڕاگەیاندنی مەکتەبی ڕێخستن. لەوێش هەموو ئەو گۆڤار و گۆڤارانەی کە دەرەچوون ینی لەژێر چاودێری منابوون، بە تایبەت گۆڤاری پەیڕە و سنوور ئێمە دەرمانکردن. ینی ئەو مودەتەی کە من لە مەکتەبی ڕێخستن بوو، ئەژینا من لە ڕاستیە سەرکردایەتی بوو بم یا نەبوو بم، زیاتر کاری من کارێکی ڕاگەیاندن بووە. ینی کاری سەرکردایەتی بوونی من ینی زۆر تۆخ نەبووە لە لای خۆم. ینی بەڵێ کارەکانی سەرکردایەتیم کردووە، ئەو ئەرکانەی پێم سپێرراون ئەنجام داون، بەڵام من زیاتر ینی وەکو ڕۆژنامەنووسێ هەمیشە کارم کردووە. حەزم لە کاری ڕۆژنامەنووسی بووە، عاشقی کاری ڕۆژنامەنووسی بوو، وەلەو چوارچێوەیە کارم کردووە. تەنانەت ینی هەر ئیشێکم پێ سپێررابێ ینی خستومەتە ئەو چوارچێوەیە. کاکشوان بە تواناکانی خۆی بە ئەو ئاستە ڕۆشن بیریە بەرزەی کە هەی بوو بەردەوام لە ناو مەکتەبی عەلامی چ بزوتنەوەی ئیسلامی، چ بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی، چ کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری توانی خزمەتێکی زۆر باش بە بەشی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسی کۆمەڵی دادگەری بکە. من کە سەرنووسەری ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بووم، سەرنووسەری پەیڕە بووم، یا لە گۆڤاری سنوورە نووسینم نووسیوە.
ینی من بە پێی پێداویستی ڕۆژ نووسیومە، ینی ئەو مەقتع زەمانیە چی پێویست بوو بێ من ئەوەم نووسیوە. بە تایبەت مەسەلەن ڕۆژنامەیە خۆتە زانی سەروتاری هەیە، ئەو سەروتارە ینی وتاری ڕۆژە، باسی ڕۆژەکە، باسی ئەو گرفت و شتا هەستیارانەکە کە لەو خۆناغا ینی دێتە پێشەوە. لەبەرەوە تۆ بێ ینی وتارێک بنووسی پڕ بە پێستی قۆناغەکە. اینجا تۆ کە بۆ گۆڤارێکی وەکو سنوورە نووسی گۆڤارێکی فکریە، خۆ تۆ ینی نایە گۆڤارێکی بیکەیتە گۆڤارێکی سیاسی، شتێکی فکریە نووسی کە لەگەڵ ئەو هینا بگونجێ، لەگەڵ طبیعەتی ئەو گۆڤارە بگونجێ. لەوانەیە ئەم هێنا ئەم سروشتی گۆڤار و ڕۆژنامە و شوێنانەی کە من شتم تیان نووسیەوە ئەمانە فەرزیان کردبێ کە من چی بنووسم. ئەوە کارەکە ئەوەیە کە من بە جۆرێک لە جۆرەکان بە پەرش و بڵاوی نووسیومە، بەڵام هەر هەموو ئەوانە ئەتوانرێ کورت بکرێتەوە لە چوارچێوەی فکر و سیاسەتە. تەنانەت لەم ساڵانە یەخیریشە لە فەیسبوک، ینی من هەر لە بواری سیاسیە زیاتر شتم نووسیوە، زۆر بە کەمی چوومەتە بواری فکری. لەبەرەوە بواری فکری ینی لە ڕاستیە بوارێکی قورسە، زۆر ئاسان نییە کە ئینسان ینی ئەسپی خۆی تیاتاوەدا. لەبەرەوە من زیاتر حەزم کردووە لە بوارە سیاسیەکە وتار بنووسم، لێکۆڵینەوە بنووسم، توێژینەوە بنووسم، زیاتر بەو لایە کەوتوو. لەگەڵ مامۆستا شوان و کۆمەڵک لە هاوڕێکانمان ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیریمان دروست کرد. ئەو کاتە گۆڤارێکیشمان دەرەکرد، گۆڤاری بوار، و مامۆستایەکێک بوو لە نووسەرانی گۆڤارەکە. من لە بیدایەتی هەشتاکانەوە دەستم کرد بە شیعر. لە ڕاستیە مامۆستا جوتیار فەزڵێکی زۆری هەبوو لەسەرم، زۆری یارمەتی دام و بۆ چاپکردنی ئەو کتێبەش هەر ئەو ینی زیاتر هەوڵی دا و پارەکەی پەیدا کرد. من لە ساڵی 1985 ئەو کتێبەمان چاپ کرد. جا ئەو کاتە بەڕاستی کتێب چاپکردن زۆر قورس بوو، لەبەرچی لەبەرەوەی شتێک هەیە زۆر کەم خەڵکەی زانێت، ئەویش ئەوەیە کە ئەو لیژنەی ڕقابە کوردیەی کە نووسینە کوردیەکانی ڕقابە ئەکرد لە بەغا، هەم بەعسی بوون هەم چەپی بوون، یعنی بە زۆر شتی ئیسلامیان ئەوە ئەکرد، یعنی زۆر دژێ شتی ئیسلامی بوون. لەبەرەوە مەسەلەن من ئەو دیوانە کە ناردم شتی زۆر بەهێزی تیا بوو، بەڵام هەموو بەهێزەکانیان بازنیان بە چوار دەورای هێنا بوو توحزەف. ئیتریانی بەڕاستی من حەزم نەکرد چاپیش بکرێ، بەڵامی تر دوجار هەر چاپمان کرد وتەمەن تازە بڵاو کرێتەوە. یعنی ئەوەی کە بە قووەت بوو ئەوان هێنیان کرد، دەریان هێنا بوو، دەریان کرد بوو، نووسرا بوو توحزەف. ئەوە هێناکە ینی ئەو حاڵەتەی ڕقابەی کوردی، ینی ئەو لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەو خیانەتەشیان کرد، سەرە ڕای خیانەتی بەعسی بوونەکەشیان ئەو خیانەتەشیانە کرد لە ئیسلامیەکان. لە ڕاستیە ئەو نووسەرانەی کە لە ئەدەبیاتەوە دێن بۆ بواری ڕۆژنامەنووسی ئەنووسن، حەقیقەت نووسینەکانیان من ئەوە باسی ئەوەی خۆم ناکەم، من هیچ نیم. ئەوانە ینی نووسینەکانیان نووسینی ئەدەبی زۆر باشن، ینی مەقالێکی سیاسیت بۆ نووسێ زۆر مەتینە، حەزەکەی بیخوێنیتەوە، بەڵام ڕۆژنامە نووسیا نووسەری سیاسی وا هەیە شتەکەی زۆر بە قووەتە، ینی بابەتەکەی، بەڵام حەز ناکەی بیخوێنیتەوە لەبەرچی لەبەرەوەی کرچووکاڵی ئەدەبی لە هینەکەیە هەیە، لە نووسینەکەیە هەیە. جا من لە ڕاستیە ئەو بوارە ئەدەبیە زۆری خزمەت کردوم، ینی خزمەتی بواری ڕۆژناوانی زۆری کردوم. بەم شێوازە بەردەوام بین تاکوونەی دامەزراندن و کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام. لە پاش ڕێڕەوی خۆی کەناڵی ئاسمانی پەیام، یەکێک لەو کارکتەرانی کە پێم باش بوو لە کەناڵی ئاسمانی پەیام هاوکاری من بێ کاک شوان بوو کە تەکلیفمان لێ کرد وەکو بەرپرسی بەشی هەواڵ لە
کەناڵی ئاسمانی پەیام دەست بەکار بوو و توانی لەو ماوەیە هەنگاوی زۆر باش لە بەشی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیام بنێرێەوە دەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر باشی گێڕا لەوەی کە بتوانێت هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام پیشەیانە بڵاو بکرێتەوە و بە پێی ئیتیکی کاری ڕۆژنامەوانی کارەکانی خۆی بکات بۆ یە کاشوان لە هەرکوێ بوو بێ لە هەر جێگای خزمەتی کرد بوو بێ جێگە دەستی دیار بووە و شایانی ئەوەیە کە ڕۆڵەکانی بەرز بنرخێنرێ و ئەو ماوەی خزمەتی کە کردوێتی جێگەی بەیەخی هەمولایەک بێ. مامۆستا شوان هات بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە کاتە من لە کەناڵی ئاسمانی پەیام بووم ئەمەش دیسان ینی چۆنەڵی هاوڕێیەتیمانی زۆر نزیکتر کردەوە بە تایبەتی کە ئەو کاتە هەر یەکەمان بەڕێوەبەری بەشێک بووین ئەو بەڕێوەبەری بەشی هەواڵ و منیش بەڕێوەبەری بەشی بەرنامەکان ئەمە ینی چۆنەڵی هاوڕێیەتیمانی زۆر زیاتر کرد و هاوڕێیەتیمانی زۆر گەرم و گۆڕ کرد. دوای ئەوە لە ساڵی 2010 هاوڕێتیمان هەر زۆر نزیک بووەوە چونکە ئێمە بەشێکمان پێکەوە دامەزران لە چوارچێوەی تۆڕی میدیایی کۆمەڵە بەشی لێکۆڵینەوە چاپەمەنیمان دامەزراند لەگەڵ برای بەڕێزم مامۆستا ئارام عەلی سەعید و مامۆستا شوان و بەندە. ئەو کاتە مامۆستا شوان بەرپرسی بەشی کاریژەڕی بوو فترێکی زۆر خۆشیشمان کرد ینی کاتێکی دیاریکراوە بەڵام کاتێکی پڕ بەرهەم ئەوە بوو کە چەند کتێبێکمان دەرکرد و هەروەها کەمپینی دوو هەڵبژاردنمان لەگەڵ مامۆستا شوان و برای بەڕێزم مامۆستا ئارام لەو بەشەدا با بڵێن بەڕێوە برد هاوکارێکی باش بن بۆ بەڕێوەبەری تۆڕی میدیایی و کۆمەڵ بەوەی کە هاوکار بین بەوەی کە بەردەوام ئاگایی بینێ بەردەوام با بڵێن لە ڕێگای نووسرا و هەروەها لە ڕێگای ئەو بۆچوونانی کە هەمان بوو هەمیشە تەقوێی با بڵێن کەناڵی ئاسمانی پەیامێش بکەین. پەیام یعنی من ئەبێ ئەوە بڵێم کە وەکو قوتابخانەیەک وا بوو قوتابخانەی فکر و فکری بەرانبەر ڕاو ڕای بەرانبەر چونکە پێش پەیام هەموو ئەو کەناڵانە کەناڵە کوردیەکانی سەر بە پارتی وێکێتی هەموو هەر کەسانی خۆیان ئەهێنایە سەر شاشە هەر کەسانی خۆیان وەک بڵێ ڕای جیاوازی تیان نەبوو بەڵام کە پەیام هات بەڕاستی وەکو ئیسلامی جایان و ئیسلامی داخراوە و ئیسلامی فکری داخراوە و فکری ئەوەیە ئیسلامی بە عملی دەری خست فکری داخراو نییە ڕای هێنێ و ڕای بەرانبەریش هێنێ و ئەو کاتێک کە من بەرپرسی ژووری هەواڵیش بووم هیچ کاتێ نەمهێشتووە راپۆرتێ تێپەڕێ ئەگەر ڕاو ڕای بەرانبەر لەو راپۆرتە نەبوو بێ حتا ئیسلامیەک دکتۆرێک وتی ئەبێ هەر ڕای منیتی ئەبێ وتم نەخێر ڕای تۆ 40 سانیەیە ڕای بەرانبەرەکەشت 40 سانیە قسەکەن لەسەر ئەو بابەتە ئیتر زۆر تووڕە بوو دواییش هەر راپۆرتەکە کە بڵاو بوویەوە ئەو دکتۆرە وتی دەستان خۆش بێ وەڵای ئیشێکی باشتان کرد وتم من ئەزانم ئیشەکەی من باشترە لەوەی کە تۆ بە منی ئەڵێ لەبەرەوە ینی من ئەو مودەتەی کە لە پەیام ئیشم کردووە بەڕاستی ئەم حاڵەتەم تیابینی و ڕاو ڕای بەرانبەر زۆر پەیامی گەورە کرد و ئێستەش هەر گەورەیە لە ناو کەناڵەکانە کورد کەناڵی زۆر زۆری هەیە ئێستا لە کەناڵی بازرگانیەوە و لە ڕکلامەوە لەو شتانەوە بگرا ینی بەڵام پەیام هەر جەماوەری خۆی هەیە و خەڵکی خۆی هەیە وەی گوێگر و بینەری خۆی هەیە ئەوە نیشانەی چیە نیشانەیەوەیە کە ئەو کەناڵە هێشتا زیندووە بێگومان پاشەوەی کە وەکو بەرپرسی بەشی هەواڵ ئێمە زۆر جارێک گۆڕانکاری لە بەرپرسی بەشەکانە دەکرا بەشی لێکۆڵینەوە و چاپەمەنیمان دامەزران لە کەناڵی ئاسمانی پەیام کاکشوان یەکێک بوو لەو
کارکتەرانی کە لەو بەشا دەست بەکار بوو و توانی خزمەتی زۆر باش بکە و چەند بڵاوکراوەیەکمان چاپ و بڵاوکردەوە کرد و هەر لەو بەشەشا هاوکار و پشتیوانێکی زۆر باش بوو بۆ بەشی هەواڵ کە بەردەوام راپۆرتی شیکاری بۆ بەشی هەواڵ دەنووسیواتە تەنها ئەوە نەبوو لە بەشەکەی خۆیان خزمەت بکە بەڵکو خزمەتی بە تەواوی کەناڵی ئاسمانی پەیام دەکرد چی وەکو بەرنمەکان لە زۆربەی بەرنمەکانە بەشداری دەکرد لە بەروی ئاسی ڕۆشنبیری بەرز بوو و ئاگاهیەکی سیاسی نێودەوڵەتی هەبوو و خزمەتی زۆر باشیشی بە بەشی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیام دەکرد. ئێمە ئەو بەشە خۆتەزانیت جەنابەت بەرپرسی بەشەکە بووی ئێمە هیچ پەکمان نەکەوت بوو لەسەر نووسین و لێکۆڵینەوە و ئەوانە و چەند کتێبمان چاپ کرد کتێبی زۆر باشیشمان چاپ کرد بەڵام دوجار بەهۆی کەمی بووجەوە نەبوونی بووجەوە ینی ئێمە ئەو بەشەمان ینی پێداخرا وەگەرنە ینی ئیشی زۆر باشکرا بە تایبەت وەکو جەنابەت ئاماژەت پێدا مەسەلەی کەمپینی هەڵبژاردن ئێمە دوو کەمپینی هەڵبژاردنیشمان بەڕێوە برد و پشتی زۆر باشمان کرد سمیناری زۆر باش ڕاو بوو بیر و بۆچوونی باشماندایە کۆمەڵی ئیسلامی ینی هەمووم ئەو کاتە ینی ئەو بەشە ینی بەڕاستی بەشێکی زیندوو بوو بەڵام بەداخەوە ینی بەهۆی نەبوونی بووجەوە ینی داخرا وەگەرنە ینی لە ڕووی تواناوە پێم وایە هەتاکو ئێستاش ئەیتوانی کار درێژە بە کاری خۆی بە کۆمەڵی خەسڵەتی گرنگ هەیە لە مامۆستا شوانە کە بەڕاستی لە کەم کەس هەیە. مامۆستا شوان ئەتوانێت بۆ ماوەیەکی درێژ کار بکات بەبێ ئەوەی هیچ بڵێت ینی هیچ قسەیە بکات ینی ئەو ئیشی زۆر بە قسەکردن نییە ئەوەندەی کە ئەهلی ئیشە و ئیشی زۆر بە ئاسانی بەدەستەوە دێ ینی داوە و تارێکی لێ بکە لە ماوەیەکی زۆر دیاری کراوە دەتوانێت بۆت بنووسێ وەک ئەوەی کە بە زیادەوە لەوەی کە خۆت دەتەوێ و پیاوێکە کەمتر ینی با بڵێن دەنگە دەنگی هەیە ینی مەسەلەن مناقەشەی یا جەدەلی بێ بەرهەمی هەیە حەز لە گفتوگۆەکە بەڵام گفتوگۆی بەرهەمدار پیاوێکی تابڵی هەیە منە ینی زۆر زەحمەت تووڕابێ من ئەو فترە زۆرەی بەیەکەوە بووین تووڕەبوونم لەم پیاوە نەبینی لەگەڵ هەموو جدێتەیە کەچی ینی تووڕەبوونش ڕەنگە ئەگەر بڵێن تووڕەبوون ناناسی ڕاست بێ و پیاوێکە ینی ئیشی ئەمڕۆ ناخاتە سبەینێ ینی زۆر جوان ئەدایی با بڵێن کاری خۆیەکەوە ئەوەی کە لەسەر شانێتی باش ڕایەپەڕێنێ و پیاوێکە دەتوانین بڵێن پیاوێکی زۆر حەقبێژە ینی لەگەڵ ئەو هەموو هێمنی و لەسەر خۆی و کەم قسەکردنەیە شتێک بە حەق بزانێ دەیڵێ ئەگەر ینی لای هەر کەسێک بێ یاخود ڕووی لە هەر کەسێک بێ واتە لە وتنی حەقا خاتری کەس ناگرێ ڕەنگە ئەمە بە جۆرە لە جۆرەکان لەسەر ژیانی ئەو چۆنەڵی بە خراپ کەوت بێتەوە بەڵام ئەو خاوەن مووقیفە خاوەن مەبدەە و وەکو وتم شتێک کە بەڕاستی ئەزانێ ڕووی لە هەر کەسێک بێ خاتری ناگرێ و دەیڵێ بۆیە مامۆستا شوان زۆر سیفەتی بەرز و سیفەتی جوانی هەیە. من ڕاستە ینی کاری کەسایەتی خۆم زۆر تێکەڵی حیزب بووم ینی هەمیشە وەکڵێ ئەندامێکی حیزب بووم بەڵام من هەمیشە حەزم بە کارێک بووە کە کاری حیزبی نەبێت باوەڕ بکە ینی لە کاری ڕۆژنامەوانیمە هەمیشە هەوڵم داوە ئەو پەڕی ینی حیزبایەتی ینی کاڵکەمەوە لە نووسین و لە ئاماژەکانمان نەگەوەی کە کاری حیزبی خراپ بێ نا هەر ینی تەبیعەتی من وهایە حەزەکەم ینی ئێمە فکرێکمان هەبێ بیر و بۆچوونێکمان هەبێ فراوانتر لە حیزب بیر بکەینەوە فراوانتر لە حیزب بچینە ناو خەڵک فراوانتر لە حیزب
ڕۆشنبیر و ڕووناکبیر و کەسانی بە ئەزمون لە چواردەوری بڵین ڕێکخراوێک کۆکەینەوە. هەر ئەمە بوویە هۆیەوەی کە ئێمە چەند هاوڕێیەک ئێمە ڕێکخراوی بوارمان یعنی دامەزراند. ڕێکخراوی بوار سەرەڕای نەبوونی، سەرەڕای کەمی، سەرەڕای ئەو گرفت و لەمپەرانەی هاتە ڕێگەی، بەڵام کاری زۆر گەورەی کرد. هەر یعنی درێژەی بە ژیانی خۆیدا. یعنی من پێم وایە ئەگەر ڕێکخراوی بوار ئەو ئەندامەکانی نەبوونایە و دڵسۆزی ئەندامەکانی نەبوونایە، هەرگیز ینی نەیەتوانی ئەوە درێژە بە تەمەنی بدە، بەڵام ئەوە تا درێژەی داوە بە تەمەنی خۆی. کاری هەر کارێکە ئەمڕۆی کە جوانترە لە سبەینێ، کاری سبەینەی جوانترە لە ئەمڕۆ. ئەوە نیشانەی بەرەو پێشچوونە، نیشانەی سەرکەوتنیەتی. ئەوە من هیواخوازم کە بواری ینی دوجار ببێتە بوارێک بۆ هەموو ئەوانەی کە ئەهلی فکرن، ئەهلی سیاسەتن، ئەهلی ڕۆشنبیرین کۆیان بکاتەوە و بە یەک ئاراستە ینی لە ناو کۆمەلگا ینی ئاراستەیان بکە و بتوانن خزمەتێکی بەرچاو بە کۆمەڵگەی کوردی بکەن کە کۆمەڵگەی کوردەواری ئێمە بەڕاستی بەداخەوە مەزڵومە، زۆر زۆر پێویستی بە کاری ڕووناکبیری هەیە، بە کاری بەرچاو ڕوونکردنەوە هەیە. بەداخەوە ینی میلەتی ئێمە وەکو میلەتانی تر نییە خاوەنی ئاڵا و سەرزەوی و ئەوەی خۆی بێ. ینی لە ڕاستیە سەرەڕای ئەو داگیرکاری و سەرەڕای ئەو گیر و گرفتانێکە هەیەی کێشەی ڕووناکبیریشی هەیە، کێشەی داگیریکردنی فکری هەیە. ینی بەردەوام ینی فکر هاتووە ینی بۆ ماوەیەک گومڕایی دروست کردووە لە ناو کۆمەڵگەی ئێمە. ئێمە ئەرکێکی زۆر قورسمان لەسەر شانە بەڕاستیەکەی. خوا هیمەت و تەوفیقمان بدا کە بتوانین بەو ئاراستەیە بڕۆین کە ڕێکخراوەکە ئەوێ. هەموو بینینێکی ئەو من لە مەناڵی ئوفتابە ئەمڕۆ یادگارێکی زۆر زۆر جوانە. لە وێنە کێشانەکانی کە مەناڵ بم بۆ یەکردم، لە یاریکردنمان لە شەترەنجا کە یاریمان کرد، لەوەی کە فێری کردم چۆن بم، لەوەی کە فێری میهرەبانی کردین، فێری بەهێزبوونی کردین، خۆنەویستانە لە پشتمان بوو، خۆنەویستانە بۆ ئێمە ژیان پاڵپشتمان بوو. یعنی شتێک نییە وەسف کات تەنها و تەنها من ئەوە ناڵێم کە ئەم پیاوە بۆ ئێمە محجزێ.